باسل محەممەد دواوارەیە کە دوایین کەم پیاوەرەکان لە ناحی لەیلانی پارێزگای کەرکووک جێدەهێڵێت. باسل و دراوسەکانی بەر لە جێشتنی کەمپی لەیلان دوا قسەی دڵی خۆیان بۆ کردین. هەندێکیان خۆشحاڵ بوون بە گەڕانەوە، بەڵام هەندێکیشیان مانەوەیان لە گەڕانەوە پێ باشتر بوو. البداية تعب وتعرف الطريق لە سەرەتادا ژیانمان قرس و پڕ ئاستەنگ بوو. دواتر وردە توانیمان خۆمان لەگەڵ ژیانی ئاوارەیدا بگونجێنین. هەرچۆنێک بوو ڕۆژانە بژێوی خۆمان دابین دەکرد. ئێستا زۆر خۆشحاڵم دەگەڕێمەوە بۆ ناوچەکەی خۆم لە قەزای حەویجە. گەڕانەوە بۆ زێدی خۆم هەستێکی خۆشە بەلامەوە. کێشەکە لەوەدایە ئەم گەڕانەوەی لە کاتێکی خراپدایە کە وەرزی زستانە و دوای گەڕانەوە هیچ کار و کاسبیەک شک نابم ئەنجامی بدەم. لا والله غصبا عنه بە زۆر ئەمان گەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆمان. من یەکێکم لە ئاوارەکانی پارێزگای نینەوە کە بەهۆی شەڕی داعش ناوچەکەی خۆم جێهێشتووە. خۆم و سێ مناڵم لەم کەمپەدا ئەنیشتین، هەرچۆنێک بوو بە هاوکاری ڕێکخراوەکان ئەژیاین. ئێستا بە بڕیاری حکوومەتی عێراق دەمانجێڕنەوە بۆ ناوچەکانی خۆمان. بیر لەوە ئەکەمەوە کە سەرچاوەیەکی بژێویمان نەبێت چۆن بگەڕێمەوە بۆ موسڵ. ئەبوو حکوومەت بیرێکی لەوەش بکردایەتەوە. پۆلیسی لەیلان ڕۆڵی خۆی جێڕا لە ڕێخستنی میکانیزمی گەڕانەوە یاوەرەکان. باسییان لەوە کرد جگە لە کەرەستە سەرەکیەکان بڕێک هاوکاریشیان پێشکەش بار خێزانێک کردووە کە بۆ ناوچەکەی گەڕاوەتەوە. دواخێزان لە مخێمەکە چوونە دەرەوە. پرۆسەکە ئەوە بوو یەکەم شت تەدقیقی ئەمنی لەلایەن ئەمنی وەتەنی و استخباراتی ناوخۆ کرا بۆ هەموو خێزانەکان. دوایی سیارە لەلایەن وەزارەتی هزرا سیاران بۆ دابین کرا. زائیدەن ئەلێرە ئیدارەی مخێمی لەیلان توانی دەرگا و پەنجەرە و ئەو شتانەی کە پێویستیان پێ بوو بۆ خێزانەکان دابین بکرێ لەگەڵ بڕێک پارەکە لەلایەن وەزارەتی هزرەوە دابین کرابوو درا بە هەموو خێزانەکانی کە گەڕانەوە بە شێوەیەکی ڕێکوپێک حیمایەکران هەتا دەرەوەی شاری کەرکووک و لەوەوە بەڕێکران بۆ دیالا و بۆ تکریت و بۆ ڕمادی و بۆ دەوروپشتی حەویجە و ناحیە و قەزاکانی. ئەمە دیمەنی جەنگ نییە، بەڵکو دوایین کەم پیاوەرەکانە لە کەرکووک کە بە بڕیاری حکوومەتی عێراق بۆ شوێنی خۆیان گەڕاونەتەوە بە پێیاماری فەرمی لە کۆی 5 کەم پیاوەرە 10,000 خێزانی یاوەرە لە کەرکووکەوە بۆ ناوچەکانی پێشویان گەڕاونەتەوە. کەمپەکانی یاوەرەکان لە سنووری کەرکووک چۆڵ کران، بەڵام لە ئێستادا سەدان و هەزاران خێزانی ئاوەرە لە ناو شاری کەرکووکدا ماون و گەڕانەوەی ئەوانش بۆ شوێنی خۆیان پێویستی بە پلانی بی هەیە. عومەر غەریب، کورسات نیوز، ناحی لەیلان.